بەڕێزان مرۆڤ پێویستە هەر لە منداڵیەوە یان با بڵێن لە تەمەنە جیاوازەکاندا بە شێوازێک پەروەردە بێت کە بەهێز بێ و بتوانێت بەرگری لە خۆی بکات و ئازا بێت و پێغەمبەریشمان درودی خوای لەسەر بێت دەفەرمێت هەر لە منداڵیەوە منداڵەکانتان فێری ئەسب سواری مەلەوانی و هونەری جەنگی بکەن بۆی کە ئازا بن و تایکواندۆژێکێکە لە جۆرەکانی هونەری بەرگری کە خۆشبەختانە لە کوردستان و لە هەموو جیهاندا گرنگی پێدەدرێت وەرزشێکی تایبەتە و تەکنیک و شێواز و خۆی هەیە و ساڵانەش چەندین ئۆلۆمپیاد بە مەبەستا لە سەرانسەری جیهاندا ئەنجام دەدرێت یەکیش لەو پاڵەوانێتیانە یان با بڵێن ئەو بەشداربوانی کە بەشداریان لەو پاڵەوانێتیانەیە کردووە لە هەرێمی کوردستان میوانەکانی ئەمڕۆی ستۆدیۆمانن کە لە هەولێرەوە بم کەش و هەوایە هاتوونەتە خزمەت ئێمە و باسی هونەری تایکواندۆ دەکەین لە تازە پێکەشتواندا و تا چەندێک گرنگە. سپاس بۆ بە هاتنتان بەخێر بن خۆشحاڵ بووین. زۆر مەمنون. مامۆستا عەلی سەرکە و ڕاهێنەری تایکواندۆ و کاک ئەمین ئیبراهیم یاریزان و کاک مەنسوور حەمزە یاریزان سپاستانەکەین بۆ ئامادەبوونتان. زۆر بەخێر بن بەم کەشە لەبارەی گەشتنەکە. سەلامەت بن ئینشاڵڵا خوارتان ڕازی بی ئینشاڵڵا بەڕێزت. مامۆستا با سەرەتا باسێک لە هونەری تایکواندۆ بکەین. بزانین هونەری تایکواندۆ چی و جیاوازی چێ لە هونەرە بەرگریەکانی تر؟ بەڵێ تایکواندۆ هونەرێکی بەرگری شاراوەیە طبعاً بۆ هەموو تەمەنێک گونجاوە وەکو فەرقی هەیە لەگەڵ کاراتی و لەگەڵ کۆنفۆ و لەگەڵ موایتا و لەگەڵ کیک بۆکسەوەنە تایکواندۆ زیاتر پێیە هەشتای پێیە 120 دەستە قانونی زۆر خۆشە و مەجال هەیە لە بۆ گەنجان و لەمان کاتدا لە تایکواندۆ پشتێن هەیە بە حیزامات هەیە حیزام یەکەم جا کە دەی بۆ تایکواندۆ پشتێنە سپیە هیچ نازانی بێتوانی دواتر حیزامەکە دەگۆڕدرێ یعنی مستەوات بەرە پێشتر دەڕوا پشتێنش کە وەردەگە دەبێت زەر دوای دەبێت کەسب دوای دەبێت شین حەسەب مستەوای ئەو یاریزانەیە چەند پشتێنمان هەیە و کۆتا پلەیان چییە؟ سپی بێتاوانی دێ قاعەکەی سپی دوای دەبێت زەر دوای دەبێت کەسب دوای دەبێت شین دوای دەبێت سۆر دوای دەبێت پوم ئێستاوانی کە لێر دانیشتینە ئەو دوو پاڵەوانە بەڕێزانە حیزامیان پومە بن 18 ساڵە ئەوە لە قانونی کۆریا ریاضەکەی خۆشن کۆریا تا 18 ساڵ تەواو دەکەن ئەو دەبنە پشتێن ڕەش. زۆر باشە لە تەمەنی چەند ساڵیەوە کەسێک ئەگەر حەزی پێ ئەتوانێت فێری ئەم هونەرت بێت و ئێوە خۆتان لە تەمەنی چەند ساڵیەوە کەس وەرئەگرن یا وەرەگرن؟ من لە هۆڵەکەی خۆم لە تەمەنی 5 ساڵیەوە لامە لە تەمەنی 5 ساڵی وەردەگرن ئیشان لەسەر دەکەین و تا بگەم بە ئاستی پاڵەوان بوون ئینشاءڵڵا. باشە کەسێک کە بێ فێر تایکواندۆ بێ ینی ئاساییە هەچ کەسێک وەرەگرن یان ئەوە تا ئێوە چۆن ڕێنماییەکەن کاتێک دەست بەم هونەرە بکات؟ بەڵێ من لای خۆم بەبێ ئیزنی دایک و باوک وەلی ئەمر بە هیچ شێوازە کەسم وەرنەگرتیا بگمان بە هیچ نەوە ئیلا دەبی وەلی ئەمری بێتن ئەو کاتی وەری دەگرین ئەو کاتەی ڕاضەکەی منج عسکەریە یعنی نظامی تێدای عسکەری ئەوە نییە کابرا بچێت و مەسەل لە هۆڵەکەی تدریب بکات کەسێک بستە لایەک تدریب کەیان بستە لە ئەو شتەنی عسکەری هەموو پێکەوە تدریب دەکە و هەموو پێکەوەش تەواو دەبیت. زۆر باشە ئەگەر کەسێکی بۆنەتەوە 15 ساڵ تازە پێگەیشتویان گەنجێک حەزی پێ هەبێت فێری تایکواندۆ بێت ئایا ئاساییە لەو تەمەنەوە فێر بکرێت و بچێتە فێرگیر بووی فێری تایکواندۆ بێت یاخود ئەبێت لە تەمەنی مناڵیەوە ڕابهێنرێت؟ بەڵێ پرسیارەکەت زۆر جوانە هەموو تەمەنێک بۆ تایکواندۆ گونجاوە هەموو تەمەنێک بۆ تایکواندۆ گونجاوە بە تایبەتی تەمەنی هەرزەکار ئەوانە زۆر ئیستیفادەی لێ وەردەگرن و بە تایبەتی دوور دەبن لە دەرێ و لە برادەری خراپ و لە سۆشیال میدیا و لەوانە لە ناو تایکواندۆی مەشغول دەبن مەسەل بە تەمریناتی خۆیان و ئەمە زیاتر هانیان دەدەن ڕۆژانە کە لەگەڵ یانین پاش تەدریبەکانمان دەدەقەت چارێکێک محازرەیان لە بۆ دەدەین سەبارەت بە تەندروستی خۆیان سەبارەت بە نووستنیان سەبارەت بە هەڵس و کەوتیان ئەوانە یعنی تایبەت وتارێنە بدەین ڕۆژانە. با بچینە لای دوومیوانەکەی تریشمان زیاتر بیان ناسین کاکە ئەمین بەخێر بێ سپاس بۆ ئامادەبوونت مای چەند ساڵە بێ کە فێری تایکواندۆ مەنسوورە کاک مەنسوور مای چەند ساڵە کە ئەوها ڕاهێنانەکەی لە بواری تایکواندۆ؟ 3 ساڵە چۆنە بەلاتەوە هونەرێکی چۆنە قورسە بۆ نمونە ئەنجامدانی؟ ناوەڵە قوڕوز نییە زۆر خۆش زۆر خۆشە. ئەی کاکە ئەمین تۆ چەند ساڵە بێ کە 5 ساڵە یاریەکەم 5 ساڵارێکی؟ بەڵێ. لە تەمەنی چەندەوە؟
لە تەمەنی 7 ساڵی و 8 ساڵی یاریەکە. ئێستا ئاسوودەی بۆ یاری پێت خۆشە؟ بەڵێ زۆر خۆش. یانجا ئەمانە ماشەڵڵا گەورەش دیارن بەس تەمەنیان کەمە. تەمەنیان چەند بوو ئەم؟ کاکە مەنسوور ماڵی 2010 ماشەڵڵا بەس باڵایەکەی باشە لە بۆ تایکواندۆ گونجاوە. کاکە ئەمینیش ماڵی 2011 هەم ئەویش ماشەڵڵا دەتوانم بڵێم زیرەکترین بەعاقلترین یاریزانی نێو تایکواندۆیە لە ئاستی هەموو عێراق باز دەکەم. باشە هونەری سوودی ئەم یاریە چیان ئەم ڕاهێنانە چیە بۆ منداڵیان بۆ هەچ کەسێک کە بێت؟ من نمونەم زۆرە لەوەی کە مەسەڵ منداڵ دێ بۆ لای من لەگەڵ بابی دێتن منداڵەکە زۆر لاوازە لە دەرێ لی دەدەن بە شەڕ دێتن توانای ئەوەی نییە وەڵامی لە خۆی بکات وەلاما کاتدا بەتەنها تایکواندو مەسەل بەتەنها ئەوە نییە تو شەڕ بکەیانەوەن لەکن مە پەروەردە زۆر میمە ئەمە وتەچی زۆر گەورەم لەناو قاعەکەیدایە نووسیمانە ڕەوش جوان بە ئینجا وەرزشوان بە بەڵام سوپاس بەخوای گەر لە هۆڵەکەی خۆمان کۆنتاکمان یعنی پەیوەندیمان لەگەڵ داکوبابەکان زۆر پتەوە سوپاس بەخوای گەورە. زۆر باشە باستی شەڕکردن کرد بە خەڵکوات نەگاکەم هونەرە بۆ شەڕکردن بەکاردێنرێ بەڵکۆمان هونەرەکە بۆی کەسەکە خۆی بەهێز بێت و لانی بەرگری باش بێت و ڕوبەڕووی هەر شتێک بۆ کە زیانی بەرکەوێت بەرگری لە خۆی بکە. باسی باڵات کرد ئایا مەرجە کەسێک باڵای بەرز بێت بۆ ئەم هونەرە ئەنجام بگونجێت و شیاو بێت؟ بەڵێ بەخۆی لەناو تایکواندۆی فیئاتی عمری هەیە فیئەی بەراعم هەیە فیئەی ئەژبال هەیە ناشئین هەیە شەباب هەیە متەقەدمین هەیە. ئێستا ئەو دوو پاڵەوانە ئەوانە لە فیئی ناشئینن فیئاتی ناشئین ئەوە دومین ساڵە ئیشی لەسەر دەکرێت قانونەکە تازە هاتیە بە شێوازی بەژنە باڵا ئەو یاریزانەی چەمبی وەزنەک دانرایە وەکو سیستەمەکی ئۆلۆمپیاوە بەژنەکە دانرا دەبی باڵایەکەت بۆ شێوازی لە وەزنەژبی وە تایبەتی ئەو باڵای لۆی دانرای هاندان لە بە ئەو یاریزانانە ئێستا قەدیم ئەو یاریزانە دەبایە وەزنی بینتە خوارێ هەر وەزنی یا هیچ نەدە خوارد تەمرینیش دەکرد بەڵام ئێستا ئیش لەسەر باڵای دەکرێت ئەوە سیستەمەکی زۆر جوانە و زۆر پێشکەوتوە بە حەقەتەن. باشە مرۆڤ جوڵەی زۆرە بە تایبەتی بۆ منە تەمەنی منداڵی یان لە تەمەنەکانی ترە زۆر جار هێزەکەی بە شێوازێکی نەشیاو بەکارهێنێت تا چەند یاریکردن لەم هونەری بەرگریانەیە ئەم هێزەی تۆ ڕێکە خاتەوە و فێری هەندێک ئاکاری جوانیش دەکا فێری بەرگریکردن لە خۆت نەک ئەوەی کە شەڕ بە کەسانی تر بفرۆشن ڕەنگە هەندێک کەس دیان دایک و باوگوا بیر بکاتەوە ئەگەر منداڵەکەی بنێرێتە شوێنێکی و ئیتر فێری هەندێک جۆری شەڕکردن و ئەها جوڵەی نەخوازراوە بێتەوە. بەڵێ بە پێچەوانەوە ڕاضەکەی منیش یارمەتی کە میێزان زۆر دەداتە بە پێچەوانەوە ئێستا مەسەڵ نمونە یاریزانمان لایە ئەوەندە لە ماڵی عەجوولە زۆر بە عەجوولە دەستە ئەو لە ئەولای بەڵام کە دێتە ناو ڕاضەکەیما سیستەمەکی وەکو عەسکەری فێر دەبی نیزامەکی چاک فێر دەبی لەوەی بتوانی بەرگری لە خۆی بکاتن جوڵەکانی ڕێکبخات و جوولەکانیش ئیمە هەمووی تەکنیکە هەر زەربەک ئەمەکەی داوێن زەرباتمان زۆرە ماشاءڵڵا هەر جۆرە تەکنیک کە دەیکەین ئەوانە هەمووی زەربەی خۆ فێر دەبن لە منداڵەکە. زۆر باشە ئەو بڕۆنامەی لەلای ئێوە ئەدرێت بە یاریزانەکان نێودەوڵەتیە یاخود هەر لە ئاستی ناوخۆیە؟ وەکو قاعی خۆم وەکو هۆڵەکەی خۆم ئێمە سەر بە ئیتحادی هەولێرین هەمووی سەر بە ئیتحادی هەولێرە و ئێمەش وەکو خۆم مدەری باوەڕپێکرای محتەمیدی عێراق و هەولێریشین الحەمدلله. زۆر باشە بچینە لای بەشداربووەکان لای خوێندکارەکانی مامۆستا بزانین ئەو مەدالیە چییە لە میلتانە؟ پاڵەوانێتی عێراق پاڵەوانێتی عێراقا براوی چەندەم بووی؟ یەکەم براوی یەکەم بووی لەسەر ئاستی عێراق؟ بەڵێ ماشەڵڵا ئەی کاکە ئەمین منیش لە پاڵەوانێتی عێراق پلەی یەکەم بەدەستینە لە ساڵ 2024 ماشەڵڵا ئەی ئەوانەی تر؟ ئەمەشیان لە ساڵ 2022 کە هەر پلەی یەکەم لە بتوڵی عێراق پلەی یەکەم بەدەستینە ئەمەشیان بتوڵەی بێروت ئۆپنە کە یەک مانگ لە معسکەر ئێران بوو. باشە بەشداری چەند بتوڵەت کردووە؟ وڵی بتوڵەکان زۆرن الحەمدوللا. لەو سیانانە بەڵێ عەفوان کاکە ئەمین یەکێک لە پاڵەوانەکانی عێراق بە حەقەتەن یاریزانێکی زۆر جێڕایە لەو زۆر حەزی لە وەرزشەکەیە زۆر مشتاقیتی کاکە ئەمین لە پاڵەوانێتی هەولێر پلەی یەکەم بەدەستینە الحەمدوللا یعنی لە پاڵەوانێتی عێراقیش لە فیەی ئەژبال ئەو کاتێک کە بچووکتر بوو هێشتا جارێک پلەی دوم بەدەستینایە لە فیەی ئێستا کەتەیدا ناشئینی پێ دەڵێن 2 ساڵ لەسەر عێراق یەکەم بووە بەڕاستی یەکەم بوون ئاسان نییە یعنی تەمرینی دەوێ مەشقی دەوێ تەواو بیرکردنەوەی دەوێتن وە لەما کاتدا
ئێستا کاکە ئەمین یاریزانی هەڵبژاردەی عێراقیشە ئەوە فەزلی خوایە الحەمدلله کە ئێستا حالیان وەلا یاریزانی هەڵبژاردەی عێراق و پاریش هەر یاریزانی هەڵبژاردەی عێراق بوو کەمپێکی تەمرینیان معسکەر تدریبیان لە ئێران بوو ماوەی 1 مانگ لە ئێران لەگەڵیان بوون دواتر کاکە ئەمین بەشداری پاڵەوانیتی ئاسیای کرد لە پاڵەوانیتی ئاسیا ئەو دڕعی کە ئێستا لە ناوەندەیەوە لێرەیە ئەوە دڕعی کاکە ئەمینە دڕعی باشترین شەڕکەری کیشوەری ئاسیای بەدەستهێنایە بەڕاستی تەماشا ئەو یاریزانانە بکەی کەوا بچووکترین یاریزانی و لە هەماکە دڕعی باشترین شەڕکەری کیشوەری ئاسیای بەدەستبێنی وەڵای فەزلی خوایە مادیبوونی زۆر دەوێت و لە هەمان کاتدا هەلەوەی بتوڵەش کەش بەشدار بووە بتوڵەی بەیروت ئۆپن ئەلەویشیان توانێتی الحەمدلله پلەی دۆم بەدەستبێنیتن بۆ تەمەنە بچووکەوە ئەو مسەفەرە دەکەی ماوەی مانگ لە ئێران بی و بەڕاستی تەحەمولی دەوێتن و منداڵە و گچکەشەوە نیە ئەی بەسێکی ئەم شادانەمان بۆ بکەیت ئەمانە چۆن بەدەستیان هێنا ئەمانە بۆ ئاخیرەی پاڵەوانیتی عێراق بەڕێوە چوو زیاتر لە 45 زیانە بەشدار بوون ئێمە وەکو یانەی وەرزشی جیان بەشدار بووین سوپاس بۆ خوای گەورە بە 5 یاریزان 3 یاریزانمان مەدالیە بوون 2 یاریزانمان مەدالی زێڕیان بەدەستێنا یاریزانشمان پلەی سێمی بەدەستێنا ماوەی 3 ڕۆژی خایاند لە بەغدایە بەڕێوە چوو و لەسەر یانەکانش سوپاس بۆ خوا توانیمان پلەی یەکەم بەدەستبینین باشە مامۆستا ئەم هونەرە یان با بڵێن ئەم جۆرە ڕاهێنان و هونەرانە لە کوردستانە تا چەندێک گرنگی پێ ئێدرێواتە شوێنی زۆرمان هەیە بۆ تایکواندۆ ینی کاتێک گەڵێن لەسەر ئاستی عێراق براوەیەکمان هەیە ئەمە ئاسانە بۆ بەشدار بوویەک بتوانێت ئەمە بەدەستبێنێ یا ئەوتا لە سەرجەم ناوچەکانی هەرێمی کوردستان و عێراقیشە چەندین شوێنمان هەیە کە تایکواندۆی تیا بکرێ ینی ئەمە هۆکارە ئەوەی کە پاڵەوانێتی ئەنجام بدرێ بەڵێ من وەکو خۆم ئەمن کە ئیشی ڕاهێنەر دەکەم ئاوەتە خواز من کوڕە کوردێک بکەمە پاڵەوانی دنیا بەڵێ ئەو سەرکەوتنیوانەش بەڕاستی هەم بۆ من دڵخۆشکەرە و هەنگاوێکیشە بۆ ئەوەی بتوانم پەرەی زیاتریان پێ بدەم و بتوانین بازنەی سەرکەوتنمان گەورەتر کەین ئەوجارە ئینشاءالله چونکە ئێستەمە لە عێراقی سوپاس بەخوای گەورە زۆر باشین الحەمدلله بەڵام ئەوجارە بازنەی سەرکەوتنمان گەورەتر دەکەین لۆ پاڵەوانیتی دەرەوە مثلا نمونە پاڵەوانیتی ئاسیا ئۆلۆمپیاد بطوڵی عالم ئینشاءالله و نزیکشە پشتیوان بەخوای گەورە بەشدار دەبین و ئینشاءالله نتیجەشمان دەبی پشتیوان بەخوا سودی ئەم پاڵەوانێتیان ئەم ئۆلۆمپیاتانە چیە بۆ یاریزان یان ڕاهێنەری سودی ئەم پاڵەوانێتیانە چییە یاریزانێک وەکو کاکە مەسوول یان وەکو کاکە ئەمین ئەوانە کە زۆر ماندوو دەبن لە مەشق ڕاهێنان کە دەستنە سەر ستەیج کە کاتێک پلەی یەکەم لە ملیان دەکرێتن هەموو مادەبوونەکە دەحەسەیەوە ڕاستە زۆر باشە ئەی چ ڕێگریەک هەیە لە بەردەم ئێوەدا لە کوردستان بۆ ئەم جۆرە هونەری بەرگریە هیچ کێشەیەکێتە بەردەمتان چ لە شوێنی یاریزانەکان بێت بۆ ڕاهێنان یاخود چ لە ئەوەی کە بتوانن بەشداری بکەن لە پاڵەوانێتی نێودەوڵەتیەکان یاخود ئەوانی ناوخۆ یاخود دەرەوە بەڵێ ئێمە بە هیچ شێوازێک وە کەسیش پاڵپشتێکمانی نەکردێ بە حەقەتان بەڵام دەتوانم بڵێم توانای زۆر باشیشمان هەیە زۆر باش کەوا بتوانین لە پاڵەوانیتیەکانی دەرەوە بەشدار بین و پلەی یەکەم بەدەستبێنین و مەداڵی زێر بۆ کوردستان و بۆ کوردی خۆمان بگەڕێنینەوە بەڵام بە هیچ شێوازە کەس پشتگیری نەکردینە هەموو یاریزانەکان و بەخۆشمان هەموو لەسەر جیرفانی خۆمان مەسروفاتی خۆمان دەکەین زۆر باشە لە هیچ پاڵەوانێتێکی ئاسیایی یاخود نێودەوڵەتی بەشداریتان کردووە وەکو کاکە ئەمین بەشداری پاڵەوانیتی ئاسیای کردێ بڵێ چەند خوێرکارتان هەیە کە ئاها هەر ئەم دوو کاکە بەڕێزان چەندین خوێرکاری کوردی ترتان هەبووە کە ئاها لە پاڵەوانێتەکانە بەشداری کردبێت و مەدالیای بەدەستهێنابێت خەڵات کرابێت بڵێ من یاریزانم زۆر سپاس بەخوای گەورە زۆر بەشە لە پاڵەوانیتی عێراق پلەی یەکەمیان هەیە یەک لەوانە کاپتن محەممەد شاکر یاریدەری خۆمە بەڵێ کاپتن محەممەد شاکر پاڵەوانی عێراقا پاڵەوانی هەولێرە پاڵەوانی کوردستانە و ئەترافیشە دەوروبەر سوپاس بەخوا ئێستا وەکو یاریدەری خۆم لە قاعەکەم ئیش دەکاتم بەڵام دەتوانم بڵێم زۆر لەم باشتریشە لێرەوە سلااو ڕێز تایبەتم لەبووی هەیە و کاکە محەممەد شاکر پاڵەوان محەممەد شاکر یاریدەری خۆمە و زۆر پاڵپشتیمە و پاڵپشتی یاریزانەکانیشە و زۆر دڵخۆشە بۆ سەرکەوتنی ئەو یاریزانانەش زۆر باشە کاکعالی لە فەرگەکەی ئێوەدا جگەر لە کۆڕ کچیشتانە لا هەیە
بەڵێ ئەمە تەمەنی کچامان لایە بەڵام لە تەمەنی بچووک وەریان دەگرن بەڵام لە تەمەنی گەورەمانێ بەڵام بچووکمان لایە بەڵێ زۆر باشە ئەی لە پاڵەوانێتەکانە ئەتوانرێت کچ بەشداری پێ بکرێت یاخود بەتوا احتیادیە ئێستا لە پاڵەوانی عێراق کچیش بەشداری دەکات بەڵام مەسەڵ نمونە لە وەزنی ئافرەتان کچان یعنی کەمترە لەوانەیە مەسەڵ 4 لاعبی لێبی لەوانە 5 لاعب 6 لاعبی لێبی کچان کەمتر بەشداری دەکەن کوڕان زیاترە ڕێژەی زیاترە باشە کاکە مەنسوور بچمەوە لای بەڕێستان یعنی خوازیاری کە بەردەوام بی لە ڕاهێنانەکانت و پێت وایە بتانی خەڵاتی تر بەدەستبێنی تۆ ئێستا لەسەر ئاستی عێراق پلەیەکەمت بەدەستهێناوانە ئەتەوێت بەردەوام بیت و پلەی تر بەدەستبێنی لە پێشەکانی ترە ئینشاڵڵا دەتوانم لە ئاسیا و حالەم و ئۆلۆمپیاد ئینشاڵڵا کە بتوانم مەدالیە زێر بەدەست بێنم ڕۆژانە چەندێک یانیان هەفتەکە چەندێک ڕاهێنانەکەیت 2 ساعت 2 ساڵە ڕاهێنانەکەی بەڵام ڕاهێنانەکان چۆن بۆ منە هەفتانەیە ڕۆژانەیە هەفتانە هەموو ڕۆژ هەفتانە هەموو ڕۆژەکانی تۆ بەردەوام ڕاهێنانەکەی بەڵێ دەستخۆش ئەی کاکە ئەمین تۆ وڵای چەندێک دڵ خۆشەوەی کە بەدەستهێناوە وڵای زۆر دڵم خۆشە الحەمدولله بەتەمای بەردەوام بیت و ئیتر خەڵاتی تر بەدەست بهێنی بەڵێ بەڵێ بێگومان ئینشاڵڵا بۆ پاڵەوانێتی ئاسیا و پاڵەوانێتی عالەم و ئۆلۆمپیاد ئینشاڵڵا باشە چەندێک خۆت بە ڕاهێنانەکانەوە خەریکەکەی هەموو ڕۆژەکان هەموو ڕۆژێ 2 ساعت 2 ساعت و تەمرینەکەم ئێستا هەستەکەی کەسێکی بەهێزیت کاکەمین سەرەتا ڕاهێنانەکانت چۆن بوو ئێستا قورسرە یان سوکتر بۆ چۆنە زۆر قورسە ڕاهێنانەکانمان ینی وەک مامۆستاعەلی زۆر لە پشمان بوو ینی زۆر بەجددی تەدریبەکانمان پێ دەکات زۆر قورسە ئەی ماڵەوە هاوکاری ئەکەن لە ڕاهێنانەکان تەشجیعتەکەن بەڵێ بێگومان تا چەندی هاوکارە بوون لەوەی کە تۆ بڕووی بەشداری ئۆلۆمپیاتەکان بکەیت وڵایی ئینشاڵڵا لێرەوە حەزەکەم هاسپاسێکی تایبەتیان بۆ بنێری ئەگەر هاوکاریان کردووی زۆر سوپاسیان دەکەم لێرەوە ڕێوسڵامم بۆیان هەیە دەست خۆش بێخوا ئەمین ئەی ڕفیقەکانە حەز ناکەم بێنە لای تۆ ڕاهێنان بکەن و بەشداری بکەن لە تایکواندۆ بەرەوەڵە زۆر حەزیان لێ بەشداریان کردووە بەڵێ کاک مەنسوور ئەمە ڕێگری نەبووە لە خوێندنەکەت یان با بڵێ داو ببڕێنێ لەوەی کە ئەرکەکانی ڕۆژانت جێبەجێ بکەیت نەخێر ڕێگری نەبوو بە هیچ شێوازێک بە هیچ چۆن کاتەکانە ڕێکخستۆ لەگەڵیا لەگەڵ خوێندنەکەت و چالای ڕاهێنانەکانە چۆن کاتەکانە ڕێکخستۆ مامۆستا ئەو پلانێکی تایبەتان بۆیان هەیە ئەمە زیاتر زۆر تەرکیز دەکەن ینی سەر پەروەردە بە حەقەتە وەکو ئەوەی کەوتم پەروەردە لای ئێمە زۆر گرنگە بە حەقەتە زۆر تەرکیز دەکەن سەر خوێندنیان بە تایبەتی ئەو کاتانی مەسەد کاتی کارت دێتەوە کە ئیمتحاناتە هەموو یاریزانەکان ئەو سیستەمی قاعەکەی من وایە دەبی هەموو یاریزانەکان کارتەکەی بینەوە لای خۆ وەسپاس بخوا حتى ئێستا ئەو دوانەش لە مەکتەبی زۆر باشن گرنگی زۆر مەکتەبی خۆشیان دەدەن و بە تایبەتی وەرچەکەی خۆ کاریگەریشی نەکرۆ لە کات داومیشانی ئەمان بەردەوامن لۆ لەبەرچی لەبەرەوەی محازرایان لە بۆ دەین چونکە ئەوە گەنجان ئێستا بە تایبەتی سۆشیال میدیاوانە یعنی تاسیری زۆر لەسەر کریا بە حەقەتە بەڵام ئەمە کە ڕۆژانە شتیان بە بیردەینەوە لە بەوانش ئەپدێتەکە لە بۆیان باشە کاتێک کەسێک ڕاهێنانەکە و دوای ماوەیەک دا ئەبڕێ لەم هونەرە ئەمە هیچ کاریگەریە کاتە سەرجەسییان ئەوە تا ئاسیدا ئەوازێ وەکو تایکواندۆ ماشاءالله بە پێچەوانەوە تایکواندۆ بەڕاستی هونەرەکە من بخۆم ماوەی چەند ساڵە گەمەی دەکەم سوپاس بخوا بەڵام تایکواندۆ کۆرشەکانی تکەنی هیچ یعنی ئەوی کە توانایەت هەیە ماشاءالله هەردەم لە جەستەدا دەمینێتەوە زۆر باشە باسی تەکنۆلۆژیات کرد تا چەندێک سووتان لە تەکنۆلۆژیا بینیوە بۆ ئەوەی کە هونەرەکەتان بەرەو پێشتر بەرەن یاخود بناسرن لە ناوخۆیان و لە دەرەوەشە تەکنۆلۆژیا وڵایی ئێمە فقط ئەوەی کە بەشداری پاڵەوانتەکانێگە ئینشاءالله ئایندە لە بەرنامەدامەدایە ئەوانەی دەرێکە بەشداری بکەین حتممە لە ڕووی تەکنۆلۆژیایە لە ڕێی مۆبایلەکەوە لەگەر موقعی خۆیان هەیە مەقصد داخل دەکەین ناوی یاریزانەکان بۆ شێوازی لەگەریان دەبین وەکو سوشیال میدیاش ئێمە ئەوەی خۆمان هەیە وەکو قاعی خۆمان بڵاوی دەکەینەوە بە هەموو شتەکان وەسپاس بەخۆ ینی کەسانێک زۆر ینی سوودی لەمەوە گرتیە و فەزلی خوایەویش الحەمدلله و ڕەنگە ینی خەڵکیش هەتا بۆم لە ڕێی سوشیال میدیاوە نەیبینێ نەزانێت کە چەندین یاریزانی کورت هەیە وەکو وڵاتانی تر یعنی توانیویانە خەڵاتی باش بەدەست بهێنن لە بوارەکە
کاک علی باباسی بابەتێکی تر بکەین ئەوەی کە هۆڵەکانی بۆ نەڕاهێنانکردن لە کوردستاندا تا شوێنێک شیاوە بۆ یاریزانانیان دەکرێت باشتر بکرێت بۆ ئەوەی کە یاریزان لەسەر وەکو ئاستی نێودەوڵەتی بتوانێت ڕاهێنان بکات وەکو یاریزانەکانی تر. من وەکو خۆم ئیشم لەسەر کردووە ئینشاءالله حتما ساڵ بە ساڵ ئینسان عەقلی باشتر دەبی و ئەتوانێت گۆڕانکاری بکات لە ئیشەکەیان. ئێستا من هۆڵێکم هەبوو لە هەولێر سوپاس بەخۆی ئێستا هۆڵێکە دامناوە بەڵام بە فراوان زۆر بە گەورە الحەمدلله تێیدا وعدم بە یاریزانەکانشم داوە ئینشاءالله تاکید پشتیوان بەخوای گەورە ئینشاءالله یعنی وا دەکەین زیاتر گرنگیان پێ بدەین و بتوانن لە پاڵەوانتیەکانی دەرێ مەدالەی زێر بۆ هۆڵەکەمانە بۆ کورد بێنەوە ئینشاءالله. باشە دایک و باوکان تا چنێک گوشیارن لەوەی کە با بڵێن حەز بکەن منداڵەکانیان بنێرن بۆ فێرگەیەک کە فێری هونەری بەرگری بن و ڕاهێنان بکەن. ئایا بۆ لە تەمەنە جیاوازگانە خەڵک ڕوتان تێکانیان هێشتا خەڵک ئەمە بە شتێکی بۆ نمونە نامۆ ئەبینەیان پێی وایە منداڵەکەی فێری شەڕە بێ ئەی ئامۆژگاری چیە چۆن بتوانین منداڵەکانمان بەهێز بکەین لە تەمەنێکی بچووکەوە؟ بەڵێ من ئامۆژگارم بۆ داکە با بەڕێزەکان بەڕاستی وەکو تایکواندۆ هونەرێکی بەرگری شاراوەیە وەکو خۆم باسی هۆڵەکەی خۆم دەکەم من سوپاس بەخوا یاریزانی زۆرم هەیە یعنی هەموو منداڵەکان کە لەلایە منشن زۆر قازانجیان کردیە زۆر سوودیان وەرگرتێ لە تەمرین لە کۆرسی خواردنیان یان کۆرسی باڵایان باڵا درێژیان ئەمە ئیش لەسەر شتانە زۆر دەکەین بە حەقەتەن ئێستا من منداڵم لایە باڵای کورتە ماشەڵڵا ئێستا پاش 2 ساڵی دیکە باڵایەکی وای هەیە یعنی تاسیری هەیە لە بۆ باڵای درێژبوونی و تاسیری هەیە لە بۆی کچکەمە ڕۆژانە محازریان لە بۆ دەین تاسیری هەیە لە بەروەی ئەو منداڵە کە سیایەتێکی جوان بنیاد بنێتن یعنی خاوەن ئیرادەکی بەقۆت بیتن خاوەن ئەوەی بیمتمانی بەخۆیدا هەبیتن کەوا شتێک ئەنجام بداتن. ئەم بێزگەر لە سوودە تەندروستیەکەی کە ڕەنگە لە ڕووی جەستەیەوەی تر بەرگری بەهێز بێت تووشی نەخۆشی نەبێ وەکو مناڵانەش بەخۆی دەبی و وەرزش بکە و باشتر بژی. ئێوە کە ئەو ڕێنمایانەیان دەدەنێت چ بۆ زیادبوونی باڵایان بێت یاخود دابزانانی کێشیان ئەو هەنگاوە تەندروستیانی کە بۆ خواردن دای ئەنێن بۆیان ئایا لە ڕێی کەسێکی پسپۆری تەندروستیەوەیە یان خۆتان ئەزموتان لە بوارە هەیە و بەخۆ بڵێ بەرنامەیەکی عالەمی هەیە بۆیان؟ وەکو خۆمان سوپاس بەخۆ تەجروبەمان زۆر لەسەری هەیە یعنی یەک دوو یاریزانێت توان بڵێ ماشەڵڵا بە 1000 بە 2000 لە کمە تەدریبیان کردە الحەمدلله فەزلی خوایە بەڵام تەجروبەمان زۆر لەسەریان هەیە مەسەڵ نمونە ئیمە چووکە ڕیاضی حەوزی تێدایە لە حەوز زۆر يعني ياريزان سودي اللي ولا قيل ابو بالاي وعقله هي بول اب هي ديك او ياريزانا زور استفاده اللي ولا قيل يقول انا كامل ما شاء الله بالاي كرد بو است ما شاء الله بالاي زور باشا باشا ئەو کەسانی کە نەخۆشن ئەتوان بۆن ئەم تایکواندۆ ئەنجام بدەن یان ئەوە تا پێویستە لە ژێر بۆ منە ڕێنمایی دکتۆرێکا بەیان ئێوە ڕاهێنانەکان بۆ کەسانە ڕەنگە سوکتتر بکەنەوە بەچی جۆرەکەن؟ بەڵێ ئەمن هەر کەسە کە وەردەگرم ئەوەی کە نەخۆش بی ئەمن پرسیارێ دەکەم فایلی خۆم هەیە هەموو شتەکانی پرسیارێ دەکەم کە دڵی نەخۆشم بەبێ ڕێنمایی دکتۆر ئیش لەگەڵ ناکەین بە هیچ نەوە. زۆر باشە پلانی داهاتوتان بۆ بەشداریکردن لە پاڵەوانێتەکان و هەروەها بۆ بەرزکردنەوەی ئاستی یاریزانەکانتان چییە؟ پلانی داهاتومان ئینشاڵڵا ئەوەیە فەزلی خوای گەورە و یاریزانە بۆ ڕێزەکان ئینشاڵڵا زیاتر پەرە دەین ئینشاڵڵا بەردەوام دەبین لە مەشقەکانمان زیاتر چرتری دەکەین ئینشاڵڵا بۆ ئەوەی بتوانین لە ئاستی نێودەوڵەتی پلی باش بەرز بین ئینشاڵڵا. زۆر باشە ئەی ئامۆژگاری چێ بۆ کەسێک کە حەز بکات فێری تایکواندۆ بە یاخود بێتە ناو ئەم هونەرەوە چۆن دەست پێ بکات؟ بەڵێ هونەری تایکواندۆ حتمما هەر هۆڵەک و سیستەمەکی تایبەت بەخۆی هەیە کە دەچێ هۆڵەکەی سەرتا و سەرەتای هیچ دازانین لەگەر جەماعەت تەدریب دەکەی لەگەر ئەو شەفتەی تەدریب دەکەی کە ئەوانش هەموو سەرەتانەوەکو خۆت ئەو لەوی تەواو دەبی دەچێ ناو پلەشکە بەو شێوازەی تا دەگەی بە پاڵەوان بوون ئینشاڵڵا. زۆر سپاس بۆ عەلی سەرکەوت ڕاهێنەری تایکواندۆ ئەمین ئیبراهیم یاریزان و مەنسوور حەمزە یاریزان کە لەم تۆرە لەگەڵمانە بوو سپاسەکەین کە لە هەولێرەوە لە هەولێرەوە ئەزتان کێشە و هاتنە ئێرە. زۆر سپاس سەلامەت بن ئینشاڵڵا.